سلااو هاوڕێانی خۆشەویستم، خۆشحاڵم دووبارە گەڕامەوەلاتان لە پارتەچوونێک کارێر مانیجر مۆد بە لیڤەرپول لە پلەی یەکەمین و یاری زۆر نەماوە بە جیاوازی سێ خاڵ یەکەمین یاریەکی دواخراویشمان ماوە. ئەوانەی پارتی پێشویان نەبینیوە سێری بکەن. ئاخیر یاری بەرامبەر لیسەستی خراپ دۆڕین، دوو گۆڵی بێ بەرامبەر. ئێستش بەردەوامین لە ئەبتال ئەوروپا شکەوتوینێتە بەرامبەر ریال مەدرید. ئەی هاوار لەو یاری خۆشە لە قۆناغی پێشکۆتایی دەست پێ دەکەن. بەڵام پێشەوەی دەست پێکەین ناوڕیان، ئەگەر تازم بۆ کەناڵەکە لایک و سەبسکرایب لە بیر مەکەن، با دەست پێ بکەین. یاڵڵا ئەگەر هەڵە نەبووم یاریەکەی پاش ئەوە بەرامبەر ریال مەدریدا، کەواتە پێویستە کۆمەڵێکی یاریزان ئیسراحەت پێ بدەم. یاڵڵا چونکە هێشتا خول لە پێشی ناوڕیان نۆنێس، یاڵڵا سلاح، لامین یەماڵ، ڕۆدری، ئۆلمۆ، وەڵا ئۆلمۆ نا ئەو یاریزانە ئەرە خۆ پێویستی بە پشووە دڵنیابن. داویزی ژاری پێ ناکەم تیسیمی کاس. یاڵە کۆناتێ تۆش پشوو بدە گۆچیش ئیشاڵە جێمی دۆم. یاڵە با دەست پێکەی ناوڕیان چونکە یارەکەی بەرامبەر ریال مەدرید زۆر گرینگە بۆ ئێمە. قۆناغی پێش کۆتاییە و دەمانوێت ئەبتال ببین. سێ گۆلی کردووە لە کۆتا سێ یاری بێگومان، چکە یاریەک دوو کردیان هاتریک بوو. لاپتالیش زۆر باش. یاڵە بەرامبەر ئەستان ڤێلا ئەمساڵ لە ئەبتال زۆر باشە، خراپ نییە. یەک لەو تیپانێکە بەسەر دەکەوێت بە قۆناغی 16. ئۆ تاقمەکە زۆر لێک نزیکە، زۆر تیشێرتی یانەکان. ئەوەستەکە کاکە ئەوەستەکە سەبر بە براکەم، ئەو یاریە نامانێت زیانمان پێ بگا، چکە بەڕاستی پێویستمان بە بردنەوەیە. هەر بە بردنەوەش ناکاکە، بردنەوەم پێویستمان بە ئەوەیە کە تیپەکەمان بەبێ کێشە بۆ بەرامبەر ریال ئامادە بێت. ئۆهۆ ئاخر ئەوە چێندەری فاولە کاکە چیم لێ کردووە. ئۆ جەمالمدا نەنیشاند هاوڕێیان، ئەی هەوار وەڵڵاهی وەم زانی دام نیشاندووە. ئەوە کێشەی کارە باش. This could be quite an attacking lineup with the three progressive players behind the lone striker. But you've still got. Oh, what about this? Well, that hasn't taken long. In front already. وەڵڵا لەبەر کارەبای ئاگام لێنەمە و گۆلی یەکەممان خوارد. کێشە نیاوڕێن بەڕاستی دەستم بەردا. کارەبایە زۆر مشکل لێ. یاڵڵا کێشەنی ڕامسی گۆلی یەکەمی لێ کردین. ئەو گۆلە چی کرد؟ ئێمە دەتوانین دوو گۆل بکەین و نەک گۆلێک. ئەی هەوار ئەو تۆپە بڕۆژ بە زۆر گرنگ بوو. یاڵڵا کیۆگۆرس گۆلی بەرامبەر. بەڵێ کیۆگۆرس وەڵامەکی زۆر خێرا، دەست خۆش بە زۆر پاساتە جوانە چیە نردی. پاساتەکە زۆر جوان بوو. یاڵە کاکە نیوەی یاریگای بە نیوەی یاریگەدا ڕات کرد. گوتمان گۆلەکە جوان بوو، کاتێکی باش بوو، بەس پێویست ناکە دەقەی زۆر بکوژی. لامین بوو پاساتەکە هاوڕێیان وێرتس. وڵی بە لامین دەچۆت. لامین بوو پاساتەکە لامین بڕاست. بەس خۆزگە جەمالیشمان دانیشان بێ، چکە جەمال زۆر سەرێکی بۆ ئێمە. ئۆهۆ چی لە ئارنۆلدی کرد. ئارنۆلد لایانی بەر. ئەی هاوار ئەو دوورانە ئەو سەر زۆر باشە. وەڵڵای خەریک و گۆلەکی یەکجار جوانمان لێ بکە هاوڕێن. وەڵڵاهی نەمدایتەوێ کاکەەوە یازانەکە لە تەنیشتی پێویست دەکا بدەی ئەو لای. کیۆگۆرس لە چێ جەمال لە چاخر. جۆنس نەکەی کاکە نەکەی.
ئەو جەمالم دەڵێ موسا باوڕێیان وەڵا ئەگە موسا بێکارە ساتە Victor بەڕاستی Gyökeres. Musiala. Jones. یاڵا ئەی هەوار ئەو کوڕە شەنسی نییە ئەو کوڕە حەزم لێ گۆڵکەس ماشەڵە یان بەستون دەکەوێت یان ئەو یاری گۆچەکە زۆر زۆر باشە مارتینێز گۆچە دووبارە بووە باشترین گۆچی جیان Liverpool have it back now. مارتینێز No یەک لە forward گۆچە pressure, زۆر they're زۆر waiting باشەکان to be attacked. لە مێژە گۆڵت نەکردیا ئەو ئەی هەوار وەڵا هەمزان یاریزانیم To avert the danger. وەرگرە کاکە وەرگرە He sense it's just a matter of time before they do score here. مارتینێز بۆ دووەم ساڵ لە سەرێک Certainly piling the بووە pressure on باشترین now. گۆچی جیان Really should be ahead. بەڕاستی گۆچی That's باش been ئێستا seen as زۆر a کەمە foul. Free kick. هێرشبەری باش زۆر زۆر کەمە یاری ئێستا هەمووی تەکنیک و تەکنیکە تەکنیک و تەکتیکە یاری ئەوە نەمایە مێسی بەناوکەوێ یان یەک مێسی بە تەنیا یاریەک لای کاتەوە کریس ئەو هەموو گۆڵە بکە ئەو شتە نەماوە Ball comes in. Still not away here. نەکەی نەکەی جەمال کورە جەمال Not the end to the move they were looking for. A chance now for a quick يلا لامين. transition. کاتی توێل ئەی هەوار وەڵافە لامین ئەی هەوار That's where any chance of anything developing یاڵە لامین نییە disappears. ماڵی نازدار No need to stop the play. On they go. Just needs the گۆڵی ball دووەم to net. نەخێر داوید ڕایە گوتی نەخێر Save. Well, ئەی certainly دەستخۆش nice داوید there. ڕایە Closes the angle down, makes himself big. It's a really good stop. وڵای هەوڕیان ئەو یاری هەز بە باشی ناکەم هەز دەکەم Getting a bit مفاجاگ scrappy. ڕوودا Hold on to the ball if the coach is یارەکەی shouting. لیستەستی یان یارەکەی برایتۆن کە 5 گۆڵمان خوارد And the ئەو effort دوورانە is زۆر on. مشکلی یار Yeah, the keeper was in a good position. چۆن ڕێکەوی بەرامبەر Thought there to stop that گۆڵەیەوە anyway, شوتی but it کردە is a good effort, guy. زۆر غەددارە سەبر بە کاک دووران Curtis Jones. وەڵی نەمدای Liverpool تێوێن trying to دەرکاکە get things moving. ئەوە گۆ ئەی هەوار Any rebounds there. Victor Gyökeres. And the وەڵی attack is جەمال over. معقول Really نەدەشوت good کە کوڕی defending. باش یارێکە خۆشە ئەستەم وێرە ئەو ساڵێک لە تیپە There's good width to this attack سەر و now. مام ناوەندەکانە تیپەچی خراپ نییە Now, can he یانە get the تو cross کە in? بەرامبەر یاریدەکەی گۆڵی دووەم وەڵە شانسمانە بۆ هاوڕێیان And away it بەرامبەر goes. یاریدەکەی تاکید نیکە یاریەکە دەبێەوە ینی بە تیپێکی ئاسان And ناچێت delivered into the middle. بۆ هیچ Defensive ڕکا work بەرێ to do here. تەنیا یانە Crucial بێزەکان نە defending. Oh, that wasn't far away, was Yeah. it? They do well to create the chance. They just couldn't quite وەڵی finish it وێرتس off there. لار کوێ یاریت پێ دەکەم بەدڵی ئەمە نیکاکە Able to skip past his ببورن man. وە بزانم دەتکەمە Good یەدەک cross into the middle. بەرامبەر ریال And the defender ready to ببور pull ناوڕێن بەرامبەر ریال خراپ بێ ئەو کوڕە دەکەمە یەدەک تا کۆتایە وەرزە Liverpool recovering possession کە well. دانیۆ ئەولمۆمێ معقول نییە ئەوەندە خراپە هاتەمشە ئەی لۆ ئەوێندەر کاکە لۆ ئەوێندەر And the defence has done its job to stop any trouble brewing. And allowing space and he's finding it. دەگۆڵکە وەڵی And the danger is بێشانسی cleared. شاوڕیان لامین ئەوکەرە زۆر بەرزە کاک لامین It's gone nowhere near where it needed to go. جێم یەکەمەوە تەواو دەبێ هێشتا لە دواوین A chance to get in behind with that. Well, that's as easy as it gets for a goalkeeper. Well, that's جێم the یەکەم goal. بەرامبەرین بابزانین جێمی دووەم چۆن دەبێ هاوڕێن بەسەر سەرەتای ئەو جێمە بە جەمال پشوو پێ بدەم کێزە و جۆنس دانیشێنم کوانێ کوا دانی ئۆلمۆ وەڵە دانی ئۆلمۆ بزر بووە تووڕە بۆ چیەوە ئەی کوارێکی
دیارە تووڕە بووە. And we're off for the second half. بژی هەر بژی گۆلی دووەم گۆل یەکەمیشی هەر بەو شێوەیە کرد. ئەڵڵا لە مارتینێز، Really good bit of goalkeeping. وەڵڵا یاریەکی ئاسان نییە کاکە. مارتینێز لە گۆڵێ بێ یاریەکە ئاسان نییە. ئەوەیە هەر یاریزانێک لە ئەرسنال بڕۆ دەعەسێتەوە. That line of ئەهۆ attack is stopped. مارتینێز هەتە لە ئەرسنال بوو قەدریان نەزانی. ئێستش یەک لە گۆلچێ زۆر زۆر باشەکانە. Cody Gakpo. Liverpool come away with it. Wirtz. حوالی گۆلی دووەم. Something یاڵڵا building for Liverpool here. A little bit deep with the approach now. It'll come their way soon. To put them دەی ahead. نەو. Still not clear. Wirtz. And that's not a bad save at all. ئەی هەوار لەدەست ئەو کارە بایە. وەڵا هەوڕێنەوە دەبایە گۆڵ بێ، بەڕاستی دەبایە گۆڵ بێ. They take it short. And across into the ئەی area. هەوار And that's how to clear it. ئۆ کالەفیری دەست خۆش. This could be dangerous. یاڵڵا ئەی هەوار لەو شوتەی وێرد. Way. کاکە خۆ بە زۆری نییە گۆڵ ناخوا. مارتینێز لە گۆڵێ بێ ئاسان گۆڵ ناخوا. And it's a short corner. بابزانین ئەی هەوار لە مارتینێز. It's a pretty good save by the keeper. دووبارە مارتینێز. Emiliano Buendia. Well, of all the players we're That's watching today, harsh. would you agree that he'd certainly get good marks so far? Well, it's all about moments in games, and he's stepped up to find the equaliser. It's a really nice finish as well. I'm sure they're going to be looking to build on that in the second half. Finds himself with space now. یاریەکە زۆر قورس بۆ لێمە زۆر. ئەی هەوار یاریزانی من Delivered towards the back stick. خەتەرە. نا 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 It's نا. a bad miss. غەڵەت بووی ڕۆجرز Just trying to یاریزانەکەی shoot from there. ئەستان ڤیلا. So tight, comfortably wide in the end. And the very best of the Premier League keeps on coming for you on EA TV as Villa face Manchester City. Another match for your viewing pleasure. ئەی دەست خۆش ئۆ Oh, could be a chance here. ئەی هەوار گۆلی دووەم. To put them in گۆلی front. دووەم ڕۆجرز بەداخۆ. ئۆنای ئیمری یەک لە هیچ ئاسترین ڕای Well, نەدەکانە. here's the replay, and it's a good finish, but you've got to praise the وابزانم pressing پێویست from the دەکات front. داری But نوێنێ و محەممەد Relentless. سلاح بێن Once منەوە they هاوڕێ. nicked the ball, they weren't going to miss from there. This looks promising from Liverpool. گۆلی بەرامبەر ئەی هەوار لەو گۆڵە جوانە. ئەی هەوار The lead lasting mere minutes, and we're all level again. گۆلی بەرامبەر کاتێکی زووە چووی گۆلەکە یەکەم وەختێکی زوو گۆلەکەمان کردەوە. یاڵا کیۆ گۆرس. Well, if we watch this again, you can see he's under all sorts of pressure, but still ئەو چۆ manages to مارتینێز ئەو keep his تۆپەی cool دەرنێنە. and finishes ئەڵڵا it دوورە well. دوورە. And کیۆ we're گۆرس underway باسی again with the scores level نۆنێزمان once کرد more. و گۆلە چی کرد. Well, we have a scintillating cup semi-final coming up on EA TV as Liverpool face Bournemouth. All the action live on that one. Yeah, down to the last four makes it Yeah, really what about now, exciting. Katia? It's so close to silverware. Both teams are going to be looking forward to it. Should be a Yeah, top game. what? that. والله دا ئافرین چێزە دەرفەتت پێ دەدەین ئەو یاریەمان بۆ بەرەوە. یاڵە دەستخۆش چێزە دەی ئەی هەوار لە چێژدا Wirtz. دەیڤێرتس والله مارتینێز لێ ناگەڕێ ئەو کوڕە گۆلە چکە.
تۆپی خۆم ئەی هەوار ئەو کوڕە تۆپی وەردەگری و دەداتەوە ئۆی Found هەوار nicely and in. وەرە وەرە وەڵڵا یەک لە جوانترین گۆڵەکانەوە خوارد ئەی هەوار Stand and applaud when you see a ئەو دوو finish یاری like وەزعمان that. شڕە It's a tremendous piece of skill. جاوەرە لەو لای مانستی و مان یونایتد So یاریەکە it's بەرنەوە 3-2 as the ball gets rolling again. Victor Gyökeres. This is a promising looking attack. Picked out nicely. Well, that's what ئەی he's now هەوار خەریک و دووبارە یەکە دەقە set گۆڵێکمان بۆ up the بکە chance. Wirtz. ئەی هەوار لە وێت Danger here. دەی یاریزانە منداڵەکە ئەی هەوار Well kept out, alert وەڵام already. مارتینێز ئەو یاری بۆتە ئاگر لێ ناگەڕێ Well, they'll be disappointed to دیارە still be جارەی behind زەحمەتە here, گۆڵی but we بێنینە have to praise the goalkeeper for an incredible save. You just think if they گۆڵ get ئەی هەوار Feel the frustration after that. He got all of it, but it's ئەوە nowhere چێ near. کۆڕە نەبوو وەڵڵا هاوڕێیان دەقەی هەفتا و هەشتا ئەو بزان و زوو گۆڵە چی نەکەین وەزعەکە شەڕە Untidy in possession there. Now a sense that a late equaliser could be on the cards. ئەی هەوار پاساتەکە بدە کاکە So the end not far away. Your thoughts on Liverpool being behind with so little time left? Well, from an attacking perspective, this has been great to watch. They've moved the ball quickly, with quality, but really... Hold on, ئەی chance. ئەو پاساتە Could do جوانەی something here, but it comes to nothing in the end. بەڵام Really شانسمان should نەبوو have made more of that. Jones. یاڵڵا کاکە ئەی هەوار وەختی وێت تۆپی لە Unable to دەست دەی retain possession. On he goes. Terrific. ئەو دۆرانە زۆر مشکیلەیە یاڵە بۆ چەند دقەیەک با سلاحی بین منێ محەممەد سلاح و دارێن نونێز و ڕۆدری یاڵە با بزانی بۆ چەند دقەیە هەرچ نەبێ گۆڵی بەرامبەر بکەین هات تات سلاح هات ئەبوو مەکە هات ئێ وەڵای کاکە The تۆپەی pass دایە is چیەوە incomplete. Nicely won. Mohamed Salah. They need to find a way to that late leveller, and this could be it. Oh, دەی great chance. دەی چێزە ئەی هەوار لە چێزە چ گۆڵێک گۆڵ The goal that draws them level. گۆڵی بەرامبەر خاڵەکی لەو یارێ زۆر باشە چگاگە لەو لای مانستی و مان یونایتد ببنەوە جیاوازەکە هەر یەک خاڵ دەمێنێتەوە وەڵڵا ئافرین تەبدیلاتەکانمان باش بوو Well, if we watch this again, ئەرپیا it's a وێرتس timely finish, and it's certainly been دەست coming. خۆش The کێزە ئەو pressure's گۆڵانەی been زۆر building, جوانە and they've got their ئەو rewards. جارێ مارتینێز هیچی پێ نەکرا So all square once more. Is there to be more goals here? یەک یەرشیتر یەک یەرشیتر یەک یەرشیتر There could be a chance to win the game here. Able to skip past his man. یاڵە یاڵە That's دەقەماوە where he loses it. A timely intervention. یاڵە سلاح Chance now for a quick سلاح گۆڵی transition. برنەوە سلاح And it's on now. ئەی هەوار لە سلاح نەمەجالیدا شوت کەم نەیەشتی پاساتەکەش بدەم یاڵە نۆنێز ئەی هەوار Great work from the keeper to avert the ئەی danger. هەوار لە گۆڵچی وەڵڵا مارتینێز ئەستێرەی یاریەکە بوو بەڕاستی Nunez. یاڵە سلاح Position to cut out the pass. وەڵڵا تەوا بوو یاریەکە بە بەرامبەر بوو سێ بەرامبەر سێ هەر باش گۆڵی تعادلمان To کرد split the two sides. باز بزانین لەو لای مانستی و مان یونایتد چیان What did you کردووە make of Liverpool? ئەوە گرینگە بەلای ئەمەوە چکە جیاوازەکە سێ خاڵە بەڵام یاریێکمان کەمتر کردووە یاڵە وەرە ئۆ یاری بەرامبەر بۆنسمۆس جەمال موسیالە یەک یاری ئیسراحەتمان پێدا تۆڕە بوو سێ ڕۆژ پوشووە بابزانین جیاوازەکەت کەم نەبوویتەوە لە بەرامبەر ئۆ جامی ئیمارەتە هاوڕێیان یاری پێش کۆتایی وەڵا یاریەکی قورسەوە تەنیا دووتی پێشماون تۆتنام یاریەکەی خۆی بردوتەوە چۆتە یاری کۆتایی یانی ئەگە بیبینەوە بەرامبەر تۆتنام یاری کۆتایی یاریەکی قورس و خۆش دەبێ
يلا تشکیلە وەڵی یاریەکە گرینگە پێش کۆتاییە هاوڕیان بۆیە کەس دانانیشێنم بەڵام ئەگەر ئەنجامەکە باش بوو ئەو کاتیان یاریزان دادنیشێنم یاڵە بەرامبەر بۆنسمۆس لە وێمبێلی ستادیۆم یاری ئیمارات FA کەپ ئەوش یەکێکە لە جامەکانی ئینگلیس یاڵە بۆ یاریە پێشکۆتاییەکە یاریگە هەموو سوورە کە هەم تیمی بەرامبەر تیشێتیان سوورە هەم ئێمە بەڵام ئەم یاری ئێمە سپیمانە بەکردووە سپیمان پۆشیوە یاڵ زوو یاریەکە یەکلای کەینەوە گرنگ دەبێ یاری کۆتایش بەرامبەر چێ دەبێ بەرامبەر تۆتنام ئەگە بچنە یاری کۆتایی یاڵ Here's the Bournemouth lineup. Yeah, it's a 4-5-1, but it will morph into a 4-2-3. یاڵە جۆنس تۆپەکەم نرد وەڵا جوانم نرد ئەوە چ بۆ تۆپە چی لێت یاریگای ومبلی یەکەکە لە یاریگای هەرە خۆشەکانی جیهان بەناوبانگ و خۆشەکان یاڵە ئۆفساید با بزانین چی دەبێ This is the Liverpool starting lineup. Well, it looks like a 4-2-3-1 when they're in possession, may go to a 4-5-1 when defending. You think the double pivot in midfield, they're key to protect يلا the جمال line. اوي هوار جمال زۆر They need to get نزیک بوو forward to support the وەری press. گرت بعد دڵنیا بن گۆڵ بوو Plenty of threat from the wide midfielders too, I'm sure. یاڵە کۆناتی لێ نەگەڕی کۆناتی فاول ئەی هاوار لە This is the sort of area خەتەر you want it given. فاولێکی زۆر زۆر خەتەر شوێنەکە زۆر نزیکە وەڵا شوتیان نەکرد ئەو It's a really tidy piece of ویستیان هەڵمان خەڵەتێنن that will be a corner. Ya It's Allah. against playing it in. ئەوە چ دەکەوە سەر لەم شتێک دەیە ئەی هەوار Looking to cut inside. Can he نەکەی finish? نەکەی کوڕی That's چاک بە not a bad save at all. یاڵە Verts. پالە نەکەین This is who باشترە I've been looking forward to یاڵە seeing. نۆنێز زۆر تۆپەوە گرە نۆنێز We're going to see him play a prominent role here soon. Well, his recent form speaks for itself, doesn't it? 3 goals in his last یاڵە 3 matches. جەمال جەم ئەی هەوار لێ نەگەڕا شوت کەم It's a good one. Out for a corner. بە ئاسانی دیارە ناتوتە یاری پێشکۆتایی Short one. It's played into the box. That's not properly away. وەڵاهی جامەکەی تر ئەگە ببیتان بێ هەوڕیان بەرامبەر تیپەکی دەرەجە 2 بوو دەرەجە 3 بوو زۆر ناخۆش بەس ئەو جارە وانە ئەو جارە بەرامبەر چییە کورەوە ڕۆستەکەەوە Now this has to be. وەڵە ئافرین بەس باش بوو شانسمانە بوو Well, that's a تۆپەکە بۆ دەرەوە opportunity to take the lead, and he just ئەو doesn't یاریش play یەک himself. یاریە تعویزی نییە The frustration بۆیە on دەبێ his ئاگادار بین Curtis Jones. یاڵە سلاح Salah. چاومان لە سلاحە Musiala. In the lead now. ئەی هەوار مەجای شوتیش نادەن ئەوە چنەوانە Jones. And cleared well مەجال away from نادەن goal. وڵە ئیسعادن فاول نییە شتێکی زۆر To look on ئاسایی here, بوو options available. Fantastic looking ball. ئێوەڵە Little sloppy on the ball. ئەوە there. چ بووە Rodri. Musiala. This has to be. گۆلی یەکەم ئەی هەوار لە گۆلچی کیپە گۆلچیە گۆچەکەی پێشووی Likely goal. چێلسی بەکە بەخواستن بۆ وەرزەکات بۆ ڕیال مەدرید کیپە On with a short one. گۆلی یەکەم نا More defensive work to do here. ئۆڤەری جوانە ئەی هەوار Verts. ڤێرتس گۆل ئەو ڤێرتس تۆپی فرێدای چێن دەرەوە بەرامبەر Pressure گۆڵی after that. It needed a more ئەی sudden هەوار لە finish. ڤێرتس شوت دەکا یاڵە سلاح چاومان Well, لێ it's been تەکاک all سلاح Liverpool over the last 15 minutes or so. They're really taking the game to the opposition. They've had مەجالی countless نەدا. opportunities and they fully deserve to be ahead. But it's about taking that next chance when it comes.
And maybe another opportunity is in the works here. ئەی هەوار وەڵا تیپەکی زۆر ئیسعاجن ڕاوستانیان لە ناو یاریگا زۆر Tyler کێشێ Adams. یاڵا Weighted beautifully. وەڵا ڕێک کەوتاوڕێ ئەی And هەوار denied by a top draw tackle. چاوەڕێم نەدەکراوە بەهێز بن ئاوا ئیسعاج بن نەک بەهێز چکاکە بەهێزبانەیە شتێش پیتر بوو Eva Nielsen. وەڵا دیفاعەکانی زمان یارمەتیمان دەدەن ئەی دەستخۆش Have a go here. ئەی هەوار لە کیپە دەی جەمال And the goalkeeper has got وەڵا it back کیپە in بە his دوو جار grasp. تۆپەکەی گەڕاندەوە Certainly relieved he could gather that, but what a brilliant initial save. It's a lovely ball. There might be something building now. ژی کۆناتێ Rodri. Could be something happening for them now. And he'll have ئەی a go here. هەوار یەک تۆز بەرز بە گۆڵ بواڕێ Or at least that's how جۆنس the keeper's made it شوتی appear. یەکجار جوانە کۆناتی وەگرە دەستخۆش Struggling to keep the ball there. Now, can he get the cross in? ئۆ ئۆفساید They could still do something here. بەداخۆ The ref will surely go to his باش point here. کارتێکی A سوور deliberate وەگرن action to ئۆ stop them. یاڵا ئەی هەوار Maybe only a half Rodri. chance. It's missed by ناگاتی quite a distance. Yeah, this is great defending. بژی There's سلاح so یەک much گۆڵمان pressure on him کەماوەڕێ just as he's about to head this. یەک گۆڵ Means he can't hit the target. یەک گۆڵ زەحمەتە چکە تاوە لە پشتەوەنە گۆڵە That's چی not a بخۆن bad دێنە looking دەری ball. Jones. ئەی هەوار وەم زانین تۆپەکە هاتەکەنە من Could be a chance to break here. I'm afraid That's that's where squash. it ends for them. Could یاڵە turn out to سلاح be a really good مەجالە goal. سلاح A free kick awarded here. The Offside. ref viewed that as a foul. ئەو هەموو ئۆفسایدە چییە و لەو یاریە A move of real promise now. کورە ئەی هەوار لە جەمال Good looking ball. یەک لە گۆڵ ئەی هەوار لە کیپە Bit of goalkeeping. وەڵا گۆڵ بایە گەلێک جوان دەبوو Salah. ئەی هەوار تۆم ناگاتە سلاح جێمێک To a close بە the بێ first گۆڵ half here at Wembley. یاریگا هەموو هەندەری بۆرسمۆسە هێشتا دەرفەتماوە یەک گۆڵمان دێ و یەک First گۆڵ half. What will this next 45 minutes bring? Beautifully weighted ball. Decent chance. ئەی this. هەوار لەو شوتە جوانە Saved by the وەڵا keeper. کیپە لێمان بوویتە ئاگراوڕێن کیپە خۆمەجان نادا They take it short. Oh, worth a shot. Araujo. A body in the way. کورە دەمەجال لێ یەکجار And that's a foul فاول and a free ئەو kick. بەدەستی ئێمە کەوت دیارە Jamal Musiala. یاڵە جەمال ئەی هەوار لە جەمال وەڵا کیپە لێمان بوویتە بەڵا Well, as you can see, they're creating plenty of chances. Keeper just Lenager haven't to been bagista able to goli. make it count. Haven't been clinical enough. Ei, Sure, Howard it's la only a keeper. matter of time, though, before they do O finally pass break ata. through. Well, winning the والله ball عفري is موتشي part of the كرت. puzzle to solve here. وەڵا ڕۆدری جای دوم لێ نەگەڕا And possession given away. وەڵا نەمدایتەوەی کاکە تووشم مەکە And the very best of the Premier League keeps on coming for you on EA TV as Bournemouth face Arsenal. Be sure to tune in for that. That's a nice forward-thinking pass. ئەی هەوار ئەوم ئۆفسایدە چییە و لەو یاریە Well, I thought he timed his run perfectly. یارەکە پڕ It was ئۆفسایدە incredibly close, but just about the correct decision, I think. Nunez. ئەی هەوار تۆپەکە نەڕۆیلۆ جەمالی ئارنۆت زۆر خراپە زۆر Run بە ئاسانی with خەتا that دەبێت right option.
هەوەستەکەوە نەکەی Well, what a place to lose the ball just when the chance was on. یەک گۆڵمان زەحمەتە گۆڵێک نابێ. Nunez. They found a way through. یاڵە ڕۆدری ئەرەهی وەڵڵا گۆڵ گۆڵی یەکەم ڕۆدری ئەی هەوار ئۆفساید ئەی هەوار هاوڕێیان ئۆفساید وەڵڵا نەمزانی ئۆفساید کە وەرە چی خۆش بوو. Curtis Jones. Musiala. ئەو جار ئەی هەوار لە Bit of کیپە goalkeeping. وەڵڵا کیپە خۆلی ناگەڕێ گۆڵ بی. More knockout football for you to enjoy on the way on EA TV. It's the Cup semi-final first leg as Liverpool face Real Madrid. پەنارتی ئەرێ وەڵڵا لێدانی سزا لێدانی سزا دەست خۆش جۆنس باس پەنارتی وازە بوو وەڵا. یاڵڵا گۆرە بابا توی چێوەرە کا سڵاح وەرە ئەو دەدە تشتێن گۆلیش نەبێ. یاڵڵا سڵاح سڵاح چۆن گۆڵ ناکە گۆڵی یەکەم گۆڵەکی جوان دەست خۆش محەممەد سڵاح. شێرە بۆرە ئەبوو مەکە ئەڵڵا لەو لێدانە ئەڵڵا بانیکە بەس بۆ لایەک یەکەم جارشتی وا ببینم یەکەم سەریش هەندێک تەبدیلات دەکەی ناوڕێن چکە یاریەکەی بەرامبەر ریال ئێمەی ترساندووە. یاڵە سڵاح دانیشە کیۆ گۆریس تاوە بەس ئافرین سڵاح لە چار یاری ڕابردوو یەکەم گۆڵە دەکا محەممەد سڵاح ئەو ماوەی تۆزەک گۆلی کەم بووە بەس بەڕاستی ئیسراحەتمان پێدا ئیسابەش بوو ئاگە بە بیرتان بێ. Moving it forward with purpose, something on maybe. And there's the Foul. whistle as the ref gives a free kick. فاول زۆر زۆر لەسەر دەستی دەگیری هاوڕێن. Jones. He's beaten his marker here. And that ئەی one is هەوار gone کەسی away. لێ نییە. Verts. یاڵا فێرت This on. ئەی هاوار ئەو شوتە جوانەی Made to look that way. وەڵا کیپە So the chance now to extend Oh. the lead from this corner. ناوی چییە کارە فێری بوویتە یاری دەڕای نەدی دیارە. Short one. Good cross into the middle. ئەی هاوار لەو گۆڵە جوانەی کێزە ئەی هاوار هەر هێنامانە ناوێ و یەک لە جوانترین گۆڵەکانی کرد ڕاستە خۆ بۆ یاری کۆتایی. ئافرین کێزە ئیتاڵی بەس ئافرین بۆ چێ جۆنس هەم ئەی هاوار لەو گۆڵە ئەی هاوار لەو گۆڵە جوانە. جۆنس هەم لێدانە سزایەکەی گرت هەمیش ئەسیستی گۆڵەکەی کرد وەڵڵا ئافرین. The approach play looked Yes. encouraging, but good defending to snuff out any threat. Moving the ball forward, what can they do with this? Pass was read and the ball has changed hands. Justin Kluivert. Tyler Adams. ئەی هاوار Juan. بۆ مەجال نادەن Now, can he get the cross in? But it doesn't get far. بەدەستم کەوت Being viewed as a foul, دیار free بوو. kicks awarded. کە کاتێک بەرز بۆ دەستی تاو لە دەرێ بوو دەستی کردبەوە Delivered to the بەڵام front stick. نییە ئەو جارێ. Could still do something here. یاڵە Chance now بڕۆ for a quick transition. ئێ باشە کێزە بۆ مساف کوت ناگات No پێ need to worry about that effort for the keeper. And the ref has played advantage here. وەرکەلچی نییە خۆتیان لێدەی یەکە و سەر فاولە. Switched on and ready to intercept that.
Jones. ئەی هەوار سلااف پاساتەکەشی دا بەڵام ئەرەخۆ لێرێ ئەرەخۆ شێری شێران ئەی هەوار وەڵاو دیفاعمەر نەدیت یاڵا وەڵا کێزە موسا باوڕێن پەنارتی دووبارە ئەی هاوار دووبارە محەممەد سڵاح لێدانە سزاکە بدەین بە چێ جارێ بدەین بە چێ لامینیە ماڵ ئارنۆلد وەڵی بە وێرتس چکە گۆڵی نەکردووە دووبارە گۆڵ ئەی هەوار وێرتس گۆلی تری کردو بەڵام ئەمێژە گۆلی نەکرد گوتمان بە دڵخۆش بێ سێ گۆڵ و بۆ یاری کۆتایی جێم یەکەم زۆر باش بوون بەڵام ئەو جێمە وێرانن پاش سێ گۆلەکە خۆیان تۆمان دەدەنێ ئەی هەوار ئاخر وەڵی لێم نەدایە هەر ئینزاری مەدەی کاکە چکە یاری کۆتایی مشکلەیە ئەراخۆ لەگەڵ نەوێ تەمەشا فاولێکیان بۆ گیرە لە شوێنێکی زۆر نزیک شووتیان نەکرد ئەو فاولەوەندە دوور بوو شوت دەکەن ئەخەوە تیپی بێت یاڵا ئەی هەوار کیۆگۆرس دەست خۆش خۆی تۆ بەکەمانداتی ئەی هەوار گۆرچی تەنیا 2 دقە ماوە هاوڕێیان 2 دقە و یاری کۆتایی بۆ دووەم یاری کۆتایی ئەم وەرزە یاڵا ئەی هەوار گۆڵ نەبوو بەتەما برم یەک لە جوانترین گۆلەکان بەس وەڵڵا دیفاع دەرینە بەداخۆ گۆلێکی یەک جار جوانمانە دەستوو بەڵام کێشەنێ سێ گۆڵی بێ وەڵام بۆ یاری کۆتایی دووەم یاری کۆتایی جۆنس ئەستێرە یاریەکە بوو لیڤەرپول و تۆتنهام بۆ یاری کۆتایی یاریی کۆتایی خۆش دەبێ یاریە قورسەکە هاوڕێیان بەرامبەر ریال مەدرید ئەی هاوار لەو یاریە خۆشە ئەی هاوار یەکەم یاریش لە ناو سانتیاگۆ بێرنابوو یەکاو سەر یاری یەکەم ئەنجام دەدەین هاوڕێیان یاری یەکەم لە ناو سانتیاگۆ بێرنابوو یاڵڵا باس کەسمان ئۆڵڵا هەمویان حازرن جۆنس تۆزێک کێشەی هەیە ئەویش دانی ئۆلمۆ یاری پێ دەکەین ئارا خۆش بەڵام ناوێرم ئارە خۆدانیشێنم یاریەکە یەکجار گرینگە یاڵڵا چێ کارتی هەیە ئەو کێزە موسا بە هاوڕێیان کێزە موسا بکەوت خۆی یاریزانێک چیە دەگمە بوو کێشە نیە بۆ یاریە گەورەکە بەرامبەر ریال مەدرید قۆناغی پێش کۆتایی خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا یاریەکی هەتا بڵێ ئاگرین دەبێت هاندەرانی ریال ناو یاریگای سانتیاگۆ ئەڵڵا لەو یاریگایە جوانە ئەو کەشە یاریگە یەک پارچە لۆگۆی ریال مەدریدە یەک لە خۆشترین یاریەکان ئەڵڵا هەردوو تیپاتە باچین بۆ ناو یاری ئیمباپێ و هاوڕێکانی یاڵ یاریەکە قورسە دەبێ ئاگادار بین
Andy Robertson plays with مجالی Carvajal in the ئیمباپێ fullback نەدەی ناوڕێیان. positions, and the main man up front is Kylian Mbappe. This is the visitors' team for today. Yeah, it's a very similar look, isn't it? So it'll ئەی probably هەوارە و come down to بۆشایە those چ بوو دروست individual بوو. matchups. I think جەمال those wide areas- جەمال ئەی هەوار لە Still a کۆرتووە. chance off the keeper. Dani Olmo. Rodri. یاڵە ڕۆدری ئەی هەوار بۆ دەرەوە. Everything he's وەڵاوەی جەمال Misses دەبووە the گۆڵبی. target, only just too high. بەرامبەر ریال مەدرید ئەی هەوار لەو یاریە خۆشە. ئۆ یاریزانەکەی ئەرسناڵیان کڕیوە گابریێل Carvajal. کارڤاخاڵ Bellingham. بالنگام Body in the way. Good work. ڕۆدریگۆ ئەستەکە لێرە Real moving the ball forward. What can they do from دەستخۆش here? ڕۆدریگۆ Very quick to close down. Mohamed Salah. یاڵە سلاح Could be something on. گۆلی یەکەم ئای هەوار لە نۆنیاز گۆڵ To get this semi-final off and running. گۆلی یەکەم نۆنیاز لە ناو مەدرید زۆر گرینگە و Here's the گۆڵە replay and you've got to say بە that تایبەت it's ئەگەر یاریەکە نەدۆڕێنین the pressure on, بەرامبەریان creating ببینەوە opportunities, and یاریگەرانەوە it's ناو well. یاریگای خۆمانە بژیت داری نۆنیاز بەس لەو جوانتر پاساتەکەی محەممەد سلاح بوو Bellingham. ئەی هەوار زۆری سەعادە ڕۆدریگۆ Trying to get things moving. ئاسانە بۆ داوید ڕایە Keeper. ئاسانە Dani Olmo. ئۆ ریال هەر ناگەڕێتەوە Musiala. هەرمەجال نادە پاساتەکەش بدەم ئەی دەست خۆش They found a way through. Oh, they were غلط getting بوين، interested غلط there, بوين. but not anymore. ئەی هەوار لە ڤینسۆس Pace now. یەک غەڵەتی کرد تۆپەکەی زیاد دایە پێشە خۆی مەمنونین دەست خۆش سلاح Liverpool showing good width here. Good vision. ئەی هەوار Ball is still وەڵا alive. زۆری نەمابوو لە سەری ئاودیکەم Well, it comes to nothing in the end. یاڵە ئۆلمۆ Carvajal. ئەبتاڵیش ببین زۆر گرنگ Really دەبێت nicely played. What can they do with this now? ئەو هەموو حرەکەیە Patient build-up. نەکەی ئەی دەست خۆش The attack is over. ئەی هەوار ڕیا Robertson. زۆر کێشەیە کاکە جێی سیخێنی وەڵا Looks a good ball. ئەی هەوار ئەی هەوار لەر داوید ڕایە Top stop. خەریک بوو گۆڵ بخۆین Mohamed Salah. Musiala. ئەلباس زۆر زیرەکتر بوو The pass is هاتوو incomplete. گەڕایەوە Nicely won. Rodrigo. Carvajal. وەڵا ڕیال دەستی پێکردا Jude ڕێیان Bellingham. جێی سیخێنی ڕیا Carvajal. Bellingham. Staying patient here, but they need to find an equaliser. ئەی هەوار Out it goes. Corner باش بوو coming. ئۆ کۆرنا And it's a short one. Picked out nicely. A body in the way. یاڵە سلاح کەسیش لەگەڵ نییە بەڵام چ بکەین ئەی هەوار لە کامە ڤینگە Excellent positioning. ئەوە چنیە 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 ئادێ بن Dani Olmo. Keep going, says Eh, the والله referee. فاول كان. Advantage. Lovely That's ball good. that's could Nunez. lead to something. گۆلی دووەم ئەی هەوار لە کۆرتووە And a great stop لێ to نەگەڕە turn the گۆلی ball دووەم بکەین away. ببێتە 2-0 زۆر گرینگە Good chance to go further ahead. They decide against putting it into the box. Defensive job done for now. Verts. یاڵە وێرت ئەی هەوار کۆرتووە کۆرتووەی عیملاق
And they go short with the corner. بە بێلینگام کەوت. They take it short. Delivered into یاڵە the نونێز and the defense tidies up nicely. ئارە خۆلێ نەگەڕی. The game ئەی just هەوار lacking a تۆپەکە sense لۆ of rhythm at the ئارنۆد moment. نەڕۆی. There's a chance for وەڵام a ئیمباپێ breakaway ڕۆی. here. ئیمباپێ ناگیری. Beaten easily here. ئەی دەستخۆش. Mohamed Salah. Darwin ئەی Núñez. دەستخۆش. And it's on now. پەنارتی And keeping that one out. وەکی یاریەکەی پێشوو. دوو پەنارتیمە بۆ جۆرە. بۆ جێرە. بۆ جیرە. هەر فاول بە باشتر بوو. وەڵڵا ئیمباپێ گۆلی بەرامبەر ناوەڵڵا. ئەی ئافرین گۆل چی؟ ئەوە چییە؟ Ref spotting the deflection. Throw in to come. وەڵڵا یاریەکە بۆتە ئاگر. To put the cross بەس in. ئیمباپێ چی گۆل نەکرد؟ لێرەش مستەوای دابەزیەوە. کە لە ڕاستی ئەو ئیمباپێ نییە کە دەیناسین کە لە مەدرید یاری دەکات. Found a teammate. دەست خۆش ئەراخۆ ئەی هەوار لە ئەراخۆ. That's a free kick. فاول ێ بە سینجی کەوت. Choose many better spots for one. ئیمباپێ خەتەرە. نەکەی ئیمباپێ نە ئەی هەوار The wall. بەسەر یەکە چی کەوت نازم چێ بوو. Jamal Musiala. On to Salah. Camavinga. ئەی هەوار That's قورسە gonna be ریال the قورسە. first half at the Bernabeu. ئەوان دەرەکەمەی ناو یاریگانە Had a decent دڵیان game so خۆشە. far, or maybe better. نۆنێس خاڵە نۆنێس وەڵا ناوێرم کەس دانی شوێن ماوڕیان. As the second چکە half یاریەکە gets قورسە. underway, it's advantage Liverpool. هەر دەقەیەک بێ This is ریال far from over yet. ڕەحم ناکە. ئەی هەوار و چێ بووە؟ Real pushing forward with options available. Aurelien Tchouameni. Rodrigo. Bellingham. ئۆ That's where it بێلینگام ends, with possession lost. بەڵام ئارە خۆی نازدار. ئەی هەوار لە گابرێل. وەڵا یەک لە یاریزانانەیە کە بۆ ڕیال پێویستە گابرێل یان سالیبا. Don't forget that there's more from the Premier League on the پێرتز way. راوسەوە Right here on سێریای ESPN. ئاوڕێکانی دەکات. As Liverpool face Chelsea, another one for your viewing diary. Yeah, I'm certainly looking forward to that one. Hopefully we see plenty of goals. ئەرێ دەوەرن. Dani Olmo. On to Salah. ئەی هەوار کاماڤینکە ڕەحم ناکە و تۆپانەم دەرەگەڕێنەوە. Mbappe. This has to be. ئیمباپێ وەڵڵا ئیمباپێ دڵی زۆر زۆر باشە. ئەی دەستخۆش ئیمباپێ وەڵڵا خەریک بوو گۆلی بەرامبەر بکە. So close to him. ئەو یاریەک بێتیش قوتار بین مەمنونین لە ناو ریال یەک بیت بش بینەوە. Away from danger it goes. A chance now for a quick transition. نۆنێس ئەی هەوار لە نۆنێس Tchouameni. ئەی دەستخۆش ئۆ تۆپەکەم لە خۆم هاویشت. ئەی هەوار ئەو هەدیەی دەنم قۆستەوە. On to Rodrigo. Carvajal. وەڵڵا ئافەریم ریال ماستی گەڕاندەوە. The ball back with Liverpool now. فاول نییە نەخێر. حاکەم لەکوێی جواب ناداتەوە. Robertson. ئەی هەوار موسیالە ئافەرین موسیالە. Vinicius Junior. ئەوە چ دەکەی کاکە خۆ. The defence has done its job to stop any trouble brewing. یاڵە نۆنێس Núñez. نۆنێز هەرەکە چیز ئەی هەوار. Oh, good defending. ڕۆبرتسۆن Just when it was ئۆ looking clear. یاریزانی لیڤەرپول ڕۆبرتسۆن لێرەیە. Camavinga. زەختەشتەوەمە لە ریال کردو ناو یارگای خۆی. Robertson. وەڵڵا ئافەرین بۆ خۆمان. Alaba now. Andy Robertson. دەی هەدیەک
ڕۆبۆسۆن دڵی نەرم بێ هەدێکی بۆ لیڤەرپول ئەی هەوار لەو فاولە ناخۆشە And the ref blows for a free kick. وڵا گابریێل هەدێکی دانی بەس بەداخۆ نەما خۆستەوە Now there might be a chance as they ئەو keep جارێک moving. تۆپەکەی لێ قەتاکردین جارێکە دێمان دەداتێت جارێک تۆپەکەمان لێ قەتع دەکا Gabriel. کارڤاخاڵ ئیسعادە تۆپی لێوە ناگیری ئەو ڕۆدرێ زۆر مشکلی ڕۆدریگۆ بڕۆ کاکە بۆ خۆتا کاتە The challenge. Chops inside now. Camavinga. The crowd encouraging him. نەکەی داوید ڕایە دەقەی چەندە 71 وڵای یارێکە قورساوڕیان یەک دوو تەبدیلاتی دەوێ کێزەشمان نەما دانی ئۆلمۆشمان نییە ئەی چێ یاری پێ بکەم لە تاچی ئەوە مشکی لێە لامینیش قوتی نییە بەس ئەوە بادانیشێنم ئەوەش قوتی نییە ئەوکانی تر دانانیشێنین چکە پێویستمانە Well, the crowd is certainly trying to motivate the players to get the equaliser. This is a big ئەو chance. چەند دقەیە گۆڵ نەخۆین زۆر گرینگە Been delivered. بۆ دەرەوە بەس بەڕاستی ئیمباپێ دوو گۆڵی زۆر ئاسانی چۆن Yeah, this is great ئەوە defending. بێ So نایکڕین much pressure on him just as he's بەس about to مادەم head گۆڵەکان this. لەگە ئێمەیە He can't کێشەنیە hit the target. Perfectly والله كمان anticipated. بينكا Really well won. یەک لە یارزانە باشەکانی ڕیال بۆش Tchouaméni. On to Rodrigo. Jude Bellingham. دەی یەک هەدیە Tchouaméni. Could be ئۆهۆ dangerous. ئەو مەجالە نا ئەی هەوار گۆڵی بەرامبەر بۆ ڕیال It's all square again. دقەی 76 ڕیال پاش دقەی 75 دەبێت لێ بترسی Well waited ball from Mbappe. بەس خەتای خۆم بوو بەڕاستی بۆ شایکی زۆر ئاسان و دروست کرد هەتا ئەمباپێ پاسات بداتەوە Smashes it into the back of the net. Pushing forward with options available now. یاڵڵا یەکەو سەرگۆتم جواب دۆوە Seconds to beat off. Hung on to the ball well. کورە دە لێ دەکاکە و دەقەت هەموو کوشت ئەو تۆپ لەکوێیە Vinicius Junior. There could be a chance to ئەی win the هەوار game. لە جۆنیۆر ئەی هەوار Camavinga. ئەوهۆ یاریزانەکانی بەرشە ئەوێ بۆ فاول کاکە وەڵی ماخول لێ بەس هاوڕێن نونێز کیۆگۆریس یاڵڵا Free kicks awarded. And the name has been taken for that. It's silly, isn't it? Has to go in the book for that. فاول لە شوێنێکی زۆر خراپ Delivered towards the back. نەکەی Well, in the end, it proved to be right in the keeper's zone. ئەی هەوار بۆم زانی سلاحیان ئەوەیە مەجال نادا تۆپەکەم وەگرتی مەجال نادا کامە ڤینگەی دانیشانداوڕیان ئەو ڕۆ زۆر باش بوو لەگەڵ ئێمە Rodrigo. یارێکی باشی کرد Pass or slow getting back. Offside either way. Yeah, I think it's a bit of both. You've got to give him یاری time دوم to ناو get یاریگای back خۆمانە inside دەتوانین so هەموو you شتێک can بکەین see what's going on. جارێ تۆپەی مەدە کاکارنۆت Players waiting ناویرم in the بینە centre. پێشەوەش Bellingham. دەستخۆش Finishing یاڵە strides سلاح to the attack. ئەی It hasn't هەوار led to anything. تەماشای سلاحمان نەکرد Nicely played. This has to be. نەکەی ئیمباپێ یاریزانی ئێمە ئیمباپێ سێ گۆلی 100% بچێنێ دقەی 86 ڕیال نەکەی ڕیال ئێ Oh, دەستخۆش that's a tame effort. It's comfortable for the goalkeeper. Mohamed Salah. On to Salah. یاڵە دەستخۆش سلاح یاڵە سلاح This looks شتێکمان really بۆ good. بکە سلاح Could we see a winning goal? کیۆگۆرز لێرەیە ئەی هەوار بەڵام کۆرتووە درێژە کۆرتووە ئەرە کۆرتۆ دەی دەستی پێکرد دەقا ئەو لە منیدا Verts. یاڵە وێرتس ئەی هەوار خۆ مەجای نەدا شوت کەم یەک بێک ئەنجامش خراپ نییە هاوڕیان وەک سەرتاش گوتم تەعادولیش بگرینگەوێ نەدۆڕێن یاریە بێزەکە یەک بێ کۆتایی پێات یاریگەرانەوەش ناو یاریگای خۆمانە دڵنیا بن لیان دەبینەوە
دەگەینە یاری کۆتایی ئۆ یاری ئەم جارش لە قوول یاری لوتکێ بەرامبەر چێلسی ئەی هاوار چێلسی پێنجەمە هەموو سیوسێ یاریان کردو هاوڕێیان بە جیاوازی 4 خاڵ لە پێش چێمە مان یونایتد مانستی یاریێکی زیاتریشی کردو جا 7 خاڵی هەیە یعنی زۆر نزیک بووینەوە تەنیا 5 یاری ماوە خول دەبێ خاڵ لە دەست نەدەین چکە یاریە داخراوەکەشمان کردووە یەک ڕۆژماوە یاری بەرامبەر چێلسی ئەی هەوار لەو یاریە خۆشە بەڵام هاوڕێیان با پارتەکە لەو درێژتر نەبێت ئینشاڵڵا لە پارتی داهاتوو دێمەوەلاتان تا ئەو کاتە چاو یەکە بە یەکەتان ماز دەکەم خواتان لەگەڵ